لەگەڵ ناوهێنانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەوە ئێمە ئەزمونێکی پڕشکە و سەروەریمان بیر دەکەوێتەوە کە ساڵانێکە خزمەت دەکات بە ئافرەتان لە کۆمەلگای کوردیدا. بێگومان ئەم ڕێکخراوە ڕۆڵێکی زۆری هەبووە لە بواری پەروەردە، لە بواری خێزان، لە بواری گەشەدان بە توانەکانی ئافرەتان و بەرگریکردن لەو مافانەی کە ئافرەتان هەیەە و هەڵیشی داوە هۆشیاری و بابەتی ڕێنمایی هەمیشە لەناو ئافرەتاندا بڵاو بکاتەوە. ئەم ڕێکخراوە ئێستا ساڵێکی نوێ لە تەمەنی هەڵدەکات و دەچێتە سیوەم چوارەمین ساڵی ئەو مێژووە جوانی کە هەی بووە لە تەمەنی خۆیدا. جا باسێک لە خزمەتی ڕێکخراوەکە دەکەین، باسێک لەم ساڵیادە دەکەین لەگەڵیشیدا کە ئەم ساڵ بۆ دووەمین جار هەڵساوە بە ئەنجامدانی دووەمین فستیڤاڵی هەوری کە هەر یەکێکە لە چالاکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. بزانین گرنگی ئەم چالاکیە کلتوری و هونەری و ڕەسەنە چییە بۆ خانمان بۆ ڕێکخراوەکە، بزانین چی لە خۆ دەگرێ و چۆن بەڕێوە دەچێت کە بڕیارە ڕۆژی شەممە لە تەلاری هونەر کاتژمێر 3 دەست پێ بکات. باسی ئەم بابەتە و چەندین بابەتی تر دەکەین بە میوانداری خاتوو بەدریە سوێری سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. بەخێر مامۆستا بەدریە ئەم هەوریانەشی بۆ ئێمە هێنا بۆ تر هەر ڕەنگی فستیڤاڵەکەمان گرتووە ئێستا. خوا بەخێر بێت. مامۆستاگیان گەر باسێک لە گرنگی بوونی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بکەین لەنێو ئەو ڕێکخراوانەی کە هەیە و لەناو بواری ئافرەتاندا لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێ لە چیا خۆی بینێتەوە. بەنای خوای بەخشندەی میهرەبان هەرچەنە ئێمە یادەکەمان 2/8 بەڵام هەر لەبەر ئەوەی بەرنامەکەمان تایبەتە بەیادی ڕێکخراوەوە نزیکین. لێرەوە لە کانگای دڵ و دەروونمەوە پیرۆزبایی گەرم ئاراستەی یەک بەیەکی خوشکانی ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی دادگەریەکەم و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ڕێکخراوەکەمانەوە ناوێتی. تاڵان ساڵیادی ڕێکخراوەکەمان مێژوویەکە پڕێتی لە سەروەری، پڕێتی لە شۆنەخۆنی، پڕێتی لە قوربانیدان، پڕێتی لە کاری باش، لە کاری جوان، لە دەعوا، لە بانگەواز، لە سەلامەتی کۆمەلگا، لە جوانی کۆمەلگا، لە خێزانسازی، لە گرنگیدان بە توێژی گەنج، لە تەواوی کایەکان و قۆناغەکانی ژیان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئەسپی خۆی تاوداوە. ئەتوانم بڵێم ڕێکخراوی خوشکان ڕێکخراوێکە کە ئەمساڵ پێدەنێتە 34مین ساڵیەوە. ئەتوانم بڵێم شانازی پێوەکەین. ڕێکخراوێکە پڕێتی لە سەروەری، مێژوویەکە کە شکۆمەندین پێی کە لە بستێک مناڵیەوە لەم ڕێکخراوەدا چاومان هەڵێنە و لەم ڕێکخراوەدا گەورە بووین و لەم ڕێکخراوەدا خۆمان بنیادنا و هەتا ئەو ڕۆژەی ئەمرین ئێمە قەرزاری ئەم ڕێکخراوەین. بۆیە دەڵێن لێرەوە دوعامان هەیە بۆ مامۆستا و پێشنگەکانمان، بۆ خوشکەمان و نەناسەکانمان، بۆ ئەوانەی کە بنیاتنەری ئەم ڕێکخراوە بوون کە لە ساڵانی ڕابردوو لە ڕووی ئەمنیەت و لە خەباتی شاخ و خەباتی شار و هەموو چۆنەڵی ڕوبەڕووبوونەوە سەختەکانی ژیانی بۆ منە خێزانی بێ یاخود هەر کایەکی تری ژیان بێ ئەمان ناتوانیوە بۆ سانیەیەکیش لەم ڕێکخراوە مبارەکە دوور بکەونەوە. بە ئەرکی سەرشانیان زانیوە، ئەتوانم بڵێم بە واجبیان زانیوە وە کۆماڵی دووەمی خۆیان لە ڕێکخراوەکان ڕوانیوە و ئێمەش ئینشاڵڵا لێرە داسپی خۆمان تاوداوە درێژە پێدەری ئەو مامۆستا پێشنگانی خۆمان دەبین کە ڕێکخراویان گەیاندە ئەم ئاستا. بۆیە توانم بڵێم ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ڕێکخراوێکە کە پڕێتی لە شکۆمەندی، پڕێتی لە دەستکەوت، پڕێتی لە سەروەری، پڕێتی لە داهێنان و پڕێتی لە خزمەتکردن لە تەواوی بوارەکانی ژیاندا و ئەلحەمدوللا ئاوەدانیەک و جوانێکی ڕەهای بە کۆمەڵگە بەخشی. پیرۆزبایی لە ئێوە سەرجەم ئەو خوشکاناکین کە لەم ڕێکخراوەدا هەڵمەماندووبوونی بەرچاویان بینی. قوربانتان ئێمەش پیرۆزبایی لە جەنابیشتانەکەین، ئێوەش بەشێکن لە ئێمە جەستەی ئێمە ئێمە هەموومان تاوەکاری یەکترین، ئێمە یەک جەستین پێکەوە ئینشاءڵڵا کارە ناتاوەکان و تاو نەکراوەکان تەواوەکەین. زۆر باش. مامۆستا بەدریە خزمەتەکانی ڕێکخراوی خوشکان لە بەتایبەت لە بواری ئافرەتاندا چی بوو؟ ئەو کار و چالاکیانەی کە پێشکەشتان بە ئافرەتان کردووە لە چ بوارێکدا بووە و ئایا تەنها بۆ ئەندامان و کەسە نزیکانی خۆتان بۆ یاخود بەبێ جیاوازی هەوڵتان داوە خزمەتی ئافرەتان بکەن؟
ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەگەڵ ئەوەی کە خاوەنی بیر و باوەڕێکی پۆڵایینە، خاوەنی باگراوندێکی دینیە و لەگەڵ ئەوەشدا ئێمە مرۆڤ دۆستی، مرۆڤ لای ئێمە پێوەرە لە هەردوو ڕەگەزیەوە، بۆیە بێجیاوازی کارمان کردووە لە مەیداندا. ئەگەر لە کای حکومی دابین بێجیاوازی کارمان کردووە و لە کای ناحکومی دابوو بین هەر بێجیاوازی کارمان کردووە. بۆیە ئێمە لای ئێمە مرۆڤ دۆستی مەبدەئە کە جیاوازی نەکەین و ژیانکردنیش بە جیاوازیەکانەوە جوانە و هەوڵی خۆگونجاندنمان داوە لەگەڵ تەواوی جیاوازیەکان. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەوڵیاوە وەکوتم لەگەڵ جیاوازیەکان و تەواوی ڕێکخراوە ژنانیەکان و تۆڕی ڕێکخراوی هاوبەشی یافرەتانیشە لینکی هەبێ و پەیوەندی هەبێ و کار و چالاکی هەبێ و توانم بڵم جێگە پەنجەی خۆی نەخشاندووە لە یاشا و لە سەحەکەدا ئەلحەمدولیلا جێنەماوە و فراغ دروست نەبووە. بۆیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەکوێ کەلێنێک هەبوو بێ پڕی کردوتەوە، لەکوێ فراغێک هەبوو بێ پڕی کردوتەوە. ڕێکخراوەکەی ئێمە جگە لە کاری دەعەوی، جگە لە کاری تەربەوی، جگە لە کۆمەڵێک کاری نەوعی وەک بۆ نمونە پیشەی خانمان، دەستڕەنگێنی، ڕەخساندنی هەلیکار و بوونی ئەکادیمیای باش و ناوەندی پێگەیاندن و کۆمەڵێک دەستگا و سەنتەر و لقی شار و شارۆچکەکان و توێژینەوەی جیاوازی پێویست لە سەحەکەدا هەموو ئەوانەمان کردووە. لە هەمووی گرنگتر جگە لە لایەنە وتمان دەعەویەکەی و بواری گەنجان و تەواوی بۆ نمونە قۆناغەکان ئێمە لە ساڵی 2007ەوە ڕێکخراوی سۆمای چاوانمان دروست کرد. فکرەکە لە لقی سلێمانیەوە سەری هەڵدا و پاشان لە قۆپۆپی لێ دروست بوو بۆ تەواوی شارەکانی هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئێستا سەرپەرشتیاری چەندین مناڵی بێباوکن و پەروەردەکاری چەندین مناڵی بێباوکن و دەستیان بە تەواوی ئەو ئافرەتانەوەیە کە بێ هاوسەرن لە تەواوی جگە لە لایەنی مادی، لایەنی معنەوی، لایەنی تەربەوی مناڵ و تەنانەت مناڵە بێباوکەکان دەست لێ بەرنادەن هەتا ئەیانگەیەن نەزانکۆ پەیمانگا و هەتا دەگەنە پرۆسەی هاوسەرگیریش. بۆیە ئێستا هەر لە سۆمای چاوانە ئێمە ئەلحەمدولیلا خاوەنی ئەکادیمیای پەروەردەین بۆ گەنجان و بۆ مناڵان و بۆ هاوسەران و هەوڵی ڕەخساندنی هەلیکاریان داوە لە تەواوی شار و شارۆچکەکان بۆ دایکانی سۆمای چاوان کە بێ هاوسەرن. بۆیە زۆر کاری ئەلحەمدولیلا نەوعیان کردو جگە لە کارە مرۆییەکانی تر کە بۆ نمونەگەر لە ناو ڕێکخراوی خوشکانی ئیسلامیدا ئافرەتانمان لە پەرلەمان بوون، شکۆمەند بووین، سەربەرز بووین پێیان ئەلحەمدولیلا بگەڕێنەوە بۆ ئەرشیفی پەرلەمان. ئەلحەمدولیلا دەستکەوتێکی باشمانە. لە ئەنجومەنی خانمان ئافرەتانمان لەوێ حزوری هەبوو، سەرمان پێ بەرز بووە. لە ئەنجومەنی پارێزگاکان ئەلحەمدولیلا ئافرەتمان لەوێ کە ئەسپی خۆی تاودا بێ ڕۆڵی هەبووە. لە هەموو دام و دەستگاکان لە هەر شوێن و جێگەیەک خوشکانی ڕێکخراوی خوشکێک لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کاری کردبێ بۆتە شکۆمەندی بۆ ئێمە، بۆتە ئەلحەمدولیلا ڕەقەم و بۆتە مای سەربەرزی. خاتو بەدریە ئێوەکو سکرتێری ڕێکخراو لە ئێستادا پێتان وایە ئەرکی ئێوە قورستر بێ لەم سەردەمە نوێدا بۆی کە خزمەتێکی زیاتر بە بواری خانمان و خانمان بکەن و دەنگی ئەوان بگەێنن و بتوانن کار بکەن لەسەر ئەو پرسانی کە ئافرەتان پێوی دەناڵێن؟ بەتەکی طبعاً ئینسان ئەگەر دڵسۆزی بۆ کارەکەی بە خەرزدا خات و هۆنیا بێگومانە بێ زیاتر لەم پەر ڕوبەڕوود ئەبێتەوە و زیاتر تاقە خەرجکردنی پێویستە، دڵسۆزی پێویستە، قوربانیدانی پێویستە، شەونەخۆنی پێویستە، فکرێ پێویستە، پلانی پێویستە و لە هەمووی گرنگتر ئامانجێکی پیرۆزی ئەوێت کە کارەکان ئەنجام دەی. بەڵێ ئێمە ئەزانین کە زۆر جار کە دەست ئەدەینە کارێک ئاستەنگی زۆرمان بۆ دروست دەبێ ئیتر لە هەر ڕوویەکەوە بێ. بە نمونە مێسا باسم لە ئەوە کرد کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی خاوەنی چەندین پەرتووکە، خاوەنی چەندین کتێبە، خاوەنی چەندین نووسینە، خاوەنی چەندین توێژینەوەیە، خاوەنی چەندین بەرنامەی پەروەردەییە، خاوەنی چەندین دام و دەستگا و ناوەند و لقی ئەکادیمی و پەروەردەییە لە گشتبوارەکاندا.
ئێمە بە ضرورەتمان زانی وەک ڕێکخراوی خوشکان لە یەکێک لە ساڵەکان توێژینەوەیەکمان کرد لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوە لە هەرێمی کوردستان. خۆشبەختانە کاتێک توێژینەوەکەمان کرد و داتاکانمان خستە ڕوو زانیمان ئیلەت و گرفتەکە چییە لە ناو سەحەکەدا. بۆیە وەک ڕێکخراوی خوشکان دوای توێژینەوەکە کۆمەڵێک پلانی گرنگ و جەوهەریماندانە بۆ تەواوی لقەکان ئەومان کرد واوەجبمان کرد کە ئەو توێژینەوەیە ئیشی لەسەر بکرێ و پلان و منهەجی تایبەتماندانە و بۆ تەواوی لقەکان ئێمە هەستان ڕێکخراوێکی مەدەنیمان دروست کرد بە ناوی ڕێکخراوی سای خێزان بۆ چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان. کاتێک کام ڕێکخراوەمان دروست کرد لقمان لە تەواوی شار و شارچکەکان بۆ دروست کرد و هەوڵماندا کە ئەو کێشە و گرفت و کەیسانی کێسا جەنابەت باست کرد ئایا بۆ نمونا لە ئێستادا کاری خوشکان قرس نەبووە بێگومان لەو کاتەوە ئێمە هەستی بەرپرسیارەتیمانە بۆ ئێستا بە ستایلێکی تر بە تەکنیکێکی تر بە گرفتێکی تر بە کێشەیەکی تر بە بەرکەوتنێکی تر بە حاجە پێداویستێکی تر بە ڕووداوەکانی ڕۆژ بە گرفتەکانی ڕۆژ بە کێشە نەخوازداوەکانی ڕۆژ کە لە دەرگامان ئەدا قورسترە حتمما قورسترە بەڵام ئێستا بە ڕۆڵبینینێکی تر و تەکنیکێکی تر و چۆنەڵی معلوماتێکی ترەوە ئەسپی خۆمان تادا و ئینشاءڵڵا خوای گەورە سەهلێکە. بۆیە دوای ئەوەی کە ئەو فکرێمان لەدایک بوو بۆ چەند ساڵێک دوای ئەوە داتاکانمان بەراورد کرد بە تایبەتی الحەمدلله ئەوەندەی ئێمە دیراسەمان کرد لە ناو تاکی ئیسلامیدا و لە ناو ڕێکخراوی خوشکانی ئیسلامیدا کەمترین جیابوونەوە و گرفت و کێشەی خێزانی ناڵین ئەبد نییە بەڵام کەمترین و کاڵترین کێشاوە لە ناو ڕێکخراوی خوشکانە. بۆیە بە ئەرکی خۆمازانیت کە توێژینەوەکەمان کرد تەنانەت بۆ دادگاکان ڕۆیشتین لەگەڵ دادوەرە بەڕێزەکانە لینکمان دروست کرد لە دادگاکان بەشداری کەیسەکانمانە کرد و ڕۆڵی سڵحمان ئەبینی. بۆیە تا ئێستاش لە یازال ئەو بەشمان هەر بەردەوامە لە تەواوی شار و شارچکەکان و ئێمە بزانین بە پێی طبعاً ضرورەت بە پێی مەکان و زەمان بە پێی حەدەث بە پێی ڕوودا و چۆن فتووە ئەفەرمە بە پێی مەکان و زەمانیشی لەسەرەکە ئێمەش بە پێی ڕووداوەکان بە پێی ضرورەت بە پێی گرنگی چی پێویستی ئافرەتانە هەبێ ئێمە هەوڵەدەین ئینشاءڵڵا لەم هەرێمەدا لە تەواوی شار و شارچکەکاندا بتوانین تاقی خۆمان بەخەرج بدەین. زۆر باشە مامۆستا بەدریا ئەم ساڵ دوم ساڵی فستیڤاڵی هەوریە کە بەڕێوە دەچێت ئەم فستیڤاڵە چۆن سەرچاوی گرت کە یەکێکە لە چالەکانی ڕێکخراوی خوشکان و بیرۆکیان فستیڤاڵە لە چیەوە هات؟ طبعاً فستیڤاڵی هەوری فستیڤاڵێکی کولتوری و نەتەوەییە و ئەگەر بگەڕێنەوە بۆ ئافرەتانی پێش ئێمە دایکانمان و دایە گەورەکانمان جۆرە پۆشاکێکی شەرعیان پۆشیوە کە لەگەڵ بنەماکانی شەریعەتدایەکی گرتوتەوە بە نمونە کۆڵوانە و دەسماڵ و فەقیانەیەکی زۆر ئەویان هەبوو کە بەردەوام لەبەرەوەی لە ئامادەکاری ئیشکرد نابوون ئەمەیان وەکۆم قۆڵکێشە زەبت و ڕەبتیان کردووە و سەر و کڵاوێکی مەزبوط و ئیتر لە چۆنەڵی ئەوەی شەریعەتی ئیسلام داوات لێکە کە جەستە داپۆشێت تەسک نەبێت تەنک نەبێ ئابە و جۆرە لەگەڵ بنەماکانی شریعەت و مەرجەکانی حیجابدا یەکی گرتەوە. بۆیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە بۆ نمونە ئێمە کۆمەڵێک هەنگاومانە لە ڕووی شەرعی و لە ڕووی فتوای شەرعی و لە ڕووی فتوای سەردەم و لە لیژنەی فتوا و لە هەموو بۆردی شەریعەمان هەیە ئەگەر ئێمە شتێکی ئاوا بکەین هیچ ئاڵنگارێک هەیە یا بۆ نمونە لە ڕووی شەرعەوە هیچ خلافێک هەیە خۆشبەختانە هیچ خلافێکی شەرعی دروست نەکرد ئەم بابەتێک ئێمە پێی هەڵساوین کە فستیڤاڵ یەکەم ساڵی پار بوو. ئەم ساڵ خۆشبەختانە فستیڤاڵەکەمان لەگەڵ یادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیدا ئەنجامەدەین. بۆیە ئەم بابەتە بە بابەتێکی جوانی ڕەسەنی کلتوری کوردیمانزانی ویستمان ئەم کلتورە جوانە ئەم عرفە جوانە ئەم عادەتە جوانە لەناو کۆمەڵگەکەی خۆمان کە کۆمەڵگەیەکی ڕەسەنی کوردیە ون نەبێ بەو ستایلە جوانە بەو تەکنیکە جوانە بیهێڵینەوە و لەگەڵ ئەوەدا ئەو بەرخۆدان و قوربانیدان و ڕۆڵی ئافرەتان کە ئافرەتانی کورد چەند قارەمان بوون چەند دەستڕەنگین بوون چەند خۆگر بوون چ دایکێکی فیداکار بوون چه ئافرەتانێکی قارەمان بوون. بۆیە کە دەڵێن هەوری هەموو ئەو ڕۆڵە جوانە بەرچاوە چۆنەڵی گەورانەی ئافرەتمان بیرەکەوێتەوە کە ئافرەت چ ڕۆڵێکی هەیە کە دەڵێن نیوەی کۆمەلگای و پەروەردەکار و دایکی نیوەکەی تریشێتی هەوری واتای زۆر لە خۆ دەگرێ. بەڵام ئێمە لێرەدا
هەندێک شت لە بینی دوو کەوانەدا ئەهێڵینەوە هەڵیەگرین ئینشاڵڵا بۆ ڕۆژی فیستیڤالەکە و لەسەر ستەیج وەسفێکی باشی هەوری و فیستیڤاڵی هەوریەکەین بۆ ئامادەبووان و میوانە عەزیزەکان. من ویستم ناوڕۆکی فیستیڤالەکە پرسم بەس وا دیارە مامۆستا بەدرێ بیکا بە سفرایز و کەسانی کە هۆشدارە بن ئینشاڵڵا بە کۆدەوە قساکەین هەندێکی بەزەمووی ئەوە کاتە دروشم و ناوڕۆکی فیستیڤالەکەم ساڵەتانەوێت چۆن بێ و تا چنێک بابەتە نەتەوەی و کلتوریەکان بۆ خانمانی کورد پێویستە زۆرجار لایەنەکانی تر بەتایبەتی لایەنە ئەلمانیەکان بابەتە نەتەوەیەکان بە لایەنە ئیسلامیەکان دەفرۆشنەوە کەوان گرنگی بە نەتەوە و ناسنام و شناسی خۆیان نادەن. بەڵێ ئێمە ئامانجێکی پیرۆزمان هەیە کە بۆ فیستیڤاڵی هەوریمان لەگەڵ ڕێکخراوی خوشکانە یادی ڕێکخراوی خوشکانە یەک خستووە. الحەمدلله خوشکانی ئێمە خوشکانێکی حەین، خوشکانێکی زیندون، خوشکانێکی مادوونە ناسن، خوشکانێکی خۆبەخشن، خوشکانێکن ئەو دڵسۆزیەی من لە خوشکانە بینیمە لە هیچ نازانم ئەوەندەی لەگەڵ ئۆرگانی جیاوازی ترە ئەمە قەدر و حرمەت و ڕێز و تەقدیرمان بۆ هەموو خاوەن پیشە و ئۆرگان و شتێکی تایبەتێ بەس ئەو دڵسۆزی لە ناو خوشکانە برایان و شایەتیادن بینراوە لە هیچ شوێنێکی ترانە بینراوە. بۆیە ئێمە بە شەرەف و شانازی و بە دڵسۆزی ئەو خوشکانەوە هەردووکیمان یەک خستووە کە شکۆمەند و شەرەفمەندین بە خوشکان بۆ ئەوەی کە بزانن خوشکانی ئێمە چەند ماندوون، چەند ڕێز لێگیراون، چەند شکۆمەندن، چەند قوربانی دەرن و لەگەڵ ئەوەدا کە هاوتامان کرد لەگەڵ یادەکەدا و جەنابەت باسی ئەم بابەتە کلتوریاکەی و زۆر جاریش لایەنە نائیسلامیەکان بۆ نمونەکەوە ئەلمانیەکان بە ئەو بابەتە بە ئێمە فرۆشنەوە ئێمە ئەمانەی بیسەلمێنین ئێمە هیچ نارێکمان لەگەڵ کلتوری ڕستنی کوردیدا نییە کە لەگەڵ بنەمانە گۆڕەکانی شەریعەتدا بگونجێ و یەک بگرێتەوە. بۆیە خۆشبەختانە فیستیڤاڵی ئەم ساڵمان زۆرێک لە ڕێکخراوە ژنانیەکانمان بانگێش کردووە. بەڵێ لایەنە ئەو لایەنانەی کە ئافرەتانن و پەروەردەی توێژی گەنج و ئافرەت و کۆمەڵگە دەکەن بانگێشمان کردووە. بۆیە ئەوەندەی توانی بێتمان هەوڵمان ناوە زۆرترین بێجگە لە ڕێکخراوی خۆشکان و ئافرەتانی ناو ڕێکخراوەکە زۆرترین ئافرەتی دەرەوەش بانگێشکەی لە هونەرمەندەکان لە نووسەرەکان لەوانی کە خاوەن ئەزمونن بۆی ئاشنابن بە گرنگی و ناوڕۆکیان فیستیڤاڵەوە بزانن کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی خاوەنی چ شۆڕشێکە و چ ڕێکخراوێکی مبارەکە کە بێ جیاوازی دەنگ و ڕەنگەکان کاری کردووە و ئەمانەی بیشی سەلمێنین و بۆ ئەوانی نیشان بدەین کە ئێمە هیچ کاتێک ئاڵنگاریمان لەگەڵ ئەو بابەتانەدا نییە کە گەلمان، نیشتیمانمان، خاکمان، وڵاتمان هەرێمان پارێزی. زۆر باش مامۆستا بەدریا جیاوازی فیستیڤاڵی ئەمساڵ لە ساڵی پارچی ئەبێت ئایا هیچ گۆڕانکاریەک هەیە لە فیستیڤاڵەکەدا؟ بێگومان ساڵی پار پێچێ هەر لە ماوەی دە ڕۆژێکدا ئامادەسازی کرابێ. من لێرەوە دەستخۆشی ڕەهام هەیە بۆ لیشنەی ئامادەکار بۆ ئەو خوشکە ماندوونە ناسانی کە مانگێکە شەونخۆنی دەکەن بۆ چۆنەڵی سەرخستنی ئەم فیستیڤاڵە و یادی ڕێکخراوی خوشکان و ئەو لایەنە گرنگانەی کە هاوکار مامونکە ئینشاڵڵا و ڕۆژە باسییانەکەین کە کاری زۆر جدیمان بوون هەم بۆ دەستەبرکردنی هەوڵ هەم بۆ سپۆنسەر هەم بۆ ئینشاڵڵا مفاجئەیەکە بەبێزنی خوای پەروەردگاردا گەشتی ئەمرە بۆ ئامادەبووان سازکەین. لێرەوە مەوێ من نازانم بە چ زمانێک دەستخۆشیان لێ بکەم کە مانگێکە شەونخۆنیەکەن مانگێکە خەریکن ئامادەسازیەکەن جاری پێشوو هەر بە تقریباً دە ڕۆژێک ئەو پرۆژە گەورەیە و فیستیڤاڵە گەورەیە الحەمدلله لەدایک بوو ئەو دەنگدانە گەورەی هەبوو. بۆیە ئەمساڵ بەرنامەکان چڕوپڕترن و تەکنیکی جیاوازمان تیادا بەکارهێناوە و کورتە فیلمی تایە و ئێمە بابەتەکەمان زەق کردێتەوە لەسەر توانای ئافرەت حەو ڕۆڵی گرنگمان وەکو ئافرەت داناوە کە ئافرەت چەند ڕۆڵی گرنگی هەیە تر دایکە هاوسەرە خوشکە هەتا دوایی و جگە لەوانە کۆمەڵێک بابەتی تری گرنگی تەرفیهیمان هەیە و بۆ نمونە یەک دوو تیپی سرودمان بان کردووە بۆ فیستیڤاڵەکە و ڕازانەوەی فیستیڤاڵەکە و کۆمەڵێک شتی تری گرنگ هەیە کە ئینشاڵڵا ڕۆژی فیستیڤاڵەکە بۆ ئامادەبووان و بیستەران و بینەران و میوانە عەزیزەکان دەبێتە مفاجئە. سپاسەکەین سپاس بۆ خاتوو بەدرێ ئیسماعیل سکرتێری ڕێکخراوی خوشانی ئیسلامی کوردستان کە لەم تۆڕە لەگەڵمانە بوو. فیستیڤاڵەکە بە شێوازێکی جوان بەڕێوە بچێ و ئەوانەشی کە لێرەوە گوێبیستمان بوون و بینەرمان بوون بتوان بەشدار بن. لێرەوە هەمووان بانگێش دەکەیت هەموو ئافرەتانی هەرێمی کوردستان سەر و لەسەر چاومانیان دایانێت. دەست خۆش مامۆستای.